بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ سەرەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروە ڕێکارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق دەکەین بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وەختە لە سەرەوە دەکەین ئایا دەنگدان ئەرکە مافە ڕۆڵی دەنگ دەرچێت لەم هەڵبژاردنە ڕۆڵی کاندید چاوەڕێکی گۆڕانکارێک دەکرێت و ڕێکارەکانی کۆمیسیۆنیش چین بۆ ڕێگری لە تەزویر و ساختەکاری و نەخشەی سیاسی داهاتوو هەرێمی کوردستانیش چی بەسەردێ ئەم پرسە لەگەڵ ڕێک لە بەڕێزان هەڵشۆ عەبدولفەتاح شارەزای بواری هەڵبژاردن هەروەها دانەدارە یاسەناس سەیرە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک هەڵشۆگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە تایبەتمەندی ئەم هەڵبژاردنە تایبەتمەندێکیە کە جیاواز بێت لە هەڵبژاردنەکانی پێشوو کە بڕیار هەڵبژاردننی خولی شەشەم بیستی دەبڕێ بچێت دوایەوەی کە 5 مەرسومی بۆ دەرچووە. بەڵێ ڕێز و سڵاوانێ بۆ بینەرەکانتان لا کوێگەن سپاس بۆ جەنابتان. هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەتوانم بڵێم هەڵبژاردنێکە جیاواز لە 5 خولی ڕابردوو بە چەند بنەمایەک یەک لەوانە یەکەمین هەڵبژاردنە کە بە تەواوی لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە ئیدارە ئەدرێت بە فۆرمی ئەوەی کە کار بە سیستەمی بایۆمەتری ئەکرێت کە ئەمە یەکێکە لە نقطە هەرە جیاوازەکانی 5 خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان ئەمە یەکێکە لە جیاوازیەکان جیاوازیشی ترەوەیە کە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە یاسایەکەکرێت کە لە 92 دەرچوانراوە و 7 جار هەموار کراوەتەوە و جیاوازیەکەی ئەوەیە کە بە بڕیاری دادگای باڵای فیدراڵی 6 کورسی کۆتاکانی لا بردووە و کورسی کۆتاکانیشی دابش کردووە بۆ سەر 3 بازنەی هەڵبژاردن کاوانیش بازنەکانی هەولێر و سێمانی و دوهۆکە جیاوازیشی تر لە پاڵ ئەو جیاوازیانەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 5 خولی ڕابردووە ئەوەیە کە ئێمە لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستانە کورسی پەرلەمانی کوردستان 105 کورسی بوو 100 کورسی گشتی بوو 5 کورسی پێگاتەنەتەوەی ئاینەکان بەڵام لە خولی دووەم بە دواوە بوو بە 111 کورسی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بەپێی بڕیاری دادگای باڵای فیدراڵی و دوجار بەپێی بڕیاری دەستەی دادوەری سەر بە ئەنجومەنی دادوەری عێراق کورسەکانی پەرلەمانی کوردستان 105 کورسیە 5 کورسی بۆ کۆتاکانە کە ئەمە یەکێکی ترە لەو جیاوازیانەی کە لە بڵێم 100 کورسیە 95 گشتیە 5 کورسی بۆ پێگاتەکانە کە بۆ شێوەیە دابشکراوە 2 کورسی لە سلێمانی بۆ تورکمان و مەسیحی و 2 کورسی لە پارێزگای هەولێر بۆ تورکمان و مەسیحی و 1 کورسیش بۆ کریسیانەکان لە پارێزگای دهۆک بۆیە ئەتوانین بە شێوەیەکی گشتی ئەو جیاوازیانەی کە باسم کرد بە ئەمە بە لەو خاڵانە هەژمار بکرێت کە جیاوازە لە هەڵبژاردنەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان کە ئەمانە خاڵی جیاکەرەوەی تاڕازەوەی کە بەڕێز ئەم جارە جیاوازەکەوێت کە هەم تۆماری دەنگدەرانەکە هەم کۆمیسیۆنەکەشی عێراقە خۆ لە خولەکانی پێشووتریش بڵین 2005 خولی دووەم 2013 خولی سێم هەتا خولی چوارەمیش هەر کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی کردووەیە یەک خول کۆمیسیۆنی کوردستان 2010 خولی پێنجەم سەرپەرشتی کرد جیاوازەکەوەیە کە پێشتر تۆماری دەنگدەرانی هەرێم بەکاردا بەزەم جارە عێراق بەکاردێت لە ڕاستیا منیش بە دڵنیاییەوە مەبەستم لەو خاڵیان بڵێ ئەوە بۆ جینێمە لە وەکو بەڕێوەبردننی لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن تازە نییە بۆ ئێمە 2005 بە پاڵپشتی و پشتیوانێکی گەورەی نەتەوەی گرتوەکان هەڵبژاردننی خولی دووەمی پەرلەمانی کوردستان UN بڵێم کۆمیسیۆن بەڕێوەی بردووە و هەڵبژاردننی خولی سێمیش بە هەمان شێوە بەڵام وەکو ئاگدارن لە خولی پێنجەما بۆ یەکەمین جار کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەڵبژاردننی خولی پێنجەمین بەڕێوە بەڵام خاڵی جیاکەرە و ئەساس لەم هەڵبژاردنە ئەوەیە کە کار بە سیستەمی بایۆمەتری ئەکرێت کە ئەبێت پەنجەمۆر و وێنەی چاوی ئەو کەسە بخوێنێتەوە لەگەڵ تەواوی زانیاریەکانی کە لە ناو داتای سیستەمی بایۆمەتری تۆمار کراوە واتە هیچ کەسێک مافی دەنگدانی دوو دەنگ نادا ئەوە کۆتایی هاتووە ئەوە کۆتایی هاتووە و ئەتوانم بڵێم خاڵێکی گەشە و جێگەی ئومێدی شەبۆی کە کەمترین تەلاعوبی تەزویری تیا بکرێت سپاس دەکەین کاریتان نەزراویشت بە خێر بەی سپاس دەکەین وەکو دەنگدان بەشداریکردن لە هەڵبژاردن وەکو ماف وەکو ئەرێک
وەکو چی لێی بڕوانین وەگەر قسێکی شتێ لەسەر تایبەتمەندی هەڵبژاردنە کە دوای 5,000 دواخستنی وابڕێرە لە بیسی دەبکرێت. بە ناوی خی گەورە و میهرەبان ڕێزم بۆ مامۆستا و بۆ هەمووانەی کە ئێمە بینن لە ڕاستیدا بەدڵنیایەوە ئێمە بە چەند هەنگاوێک داخڵی ئەوەی بوون پێوترێ ژینگەی هەڵبژاردن ئەو ساحەی کە پرۆسەکەی تی ئەنجامەدرێ داخڵ بووین بەش بە شێوەیەکی وەکو بڵێ کاران نییە چونکە پرۆسەکە متمانەی پرۆسی سیاسی متمانەیەکی بەباشی ینی خراپ بووە و لە ڕۆ کێشە ئابوووریەکان زاڵتر بوون بەسەر کێشە سیاسی و واتە ئەو لەوێتی وەرگرتەوە بۆیە لەو ڕوانەوە ئەوانە هەموو بە ئاستەنگی گەورە دانرێت بەڵام ئێمە بەدڵنیایەوە چوێنتە ناو پرۆسەیەکەوە کە ئێستا پێ دەوترێ تەوقیتێک کە دیاری کراوە پێوترێ ژمارەیەک کاندین کە 20,000 بۆ سەرەوەیە کە کێبڕکێکن لەسەر ئەو پڕکردنەوەی کورسەکان ئەوە گرنگە بۆ پارتە سیاسەکان ینی قوارەی سیاسی هەمیشە ئەو دەستەواژە گرنگە یان بڵێن ئەو زانیاریە بۆ قوارەی سیاسی گرنگە کە ڕێژەی دەنگەکانی زۆر بیان زیاد بکە و بەڵام بۆ منی دەنگدەر بۆ هاوڵاتی بۆ دەنگدەران ئەو کەسە گرنگە کە چێ لەسەر کورسەکە دانیشێ دوجار ئەو ئەبێتەنەری گشتی و ئەوە کە پڕکاتەوە و دوجاریشە بێەوە بزانین کە قەناعەتێکی باش دروست بووە کە بەشێک لەوانی کە بەشداری پرۆسەکەیان کردووە بە قوارەکان من بەسمە بەشداریان کردو بۆ بردنەوە بەشێکیشان بەدڵنایی و ئەندام ئەنی چارنووسەکە زانن چۆنە بۆیە ئەمە ئەتوانین بڵێن هێڵێکی جیاکەرەوەیە کە لە زۆربەی پرۆسەکانی هەڵبژاردن و هەر لە کێبڕ هەموو کێبڕکێک وایە تۆ ئەگەر مساڕاعەیەکی دروست بێت و کەسەکە دوجارە بێکێکیان هەر بکەوێ بۆ یەکیان یەکەم بێ و دەرچێ بەڵام ئەوەی کە لێردا گرنگترە ئەمە پرۆسەکەی ئەوەی دەکرێت بڵین ئەم هەنگاوەکانی جیاکەرەوەی لە ناوم پرۆسانە وتراوەکان بەم شێوەیە شەرعیەتی دامەزراوەکان کەوتۆتە ژێر مەترسێکی گەورەوە دوجار عرفێکی ئیداری هەیە پێوتێ 6 مانگ بۆ کابینەی کاربەڕێکار 6 مانگ ئەو عرفێکی ئیداری ئێستا 6 مانگ و ساڵ و خەریکا بێ بەدوان و ئەوانە ژەنی واتا بە تەواوی 2 ساڵە سەبێت و مانگ 2 ساڵان کاربەڕێکەرە بەدڵنیاییەوە واتا ئێمە ئەو بەروارانەمان تێپەڕانەوە و واتە شەرعیەت کەوتۆتە ژێر پرسیاری گەورەوە نەک ئیستیفامی بچووکەوە ئەوە حاڵتێکە پێویستە وەنی وەکۆڵێ خاوەندە سەڵاتەکان ئەمە بە چاکی بزانێکی تر لەوانە ئەو مافۆ ئەرکەی هاوڵاتیانی پێڵێن لە هەندێک وڵات هەروەکو هەرێم پەیڕەویان کردووە هەرێمیش وەکو قانونەکانی هەڵبژاردننی عێراق وایە کە ئەمەی هەروەکو مافێکی سیاسی پۆلێن هەرچۆن لە دەستوری هەمیشەی عێراقی ساڵ 2005 وەکو مافێکی سیاسی پەیڕەو کراوە تۆ بۆ تێ ممارەسەی بکەی بۆ تێ نەیکەی بەڵام لە وڵاتێکی وەکو تورکیا لە هەندێک وڵاتیکە غەرامەی تاخیری چۆن بۆ پرۆژەکانی نیشتە جێبووندانرێ غەرامەی بۆ دەنگ نەدان و بەشداری نەکردن دانراوە تەنانەت تۆ پێم سەیرێنی هەوڵاتی بۆچی ئەم بەڵگەنامەی خۆی وەرنەگرێت 2000 دەنگەدان نایدا ئەوە بۆ خۆی مافی خۆیت بەڵام بەڵگەنامەیەکە تایبەتە بە تۆ ناوی تۆی لەسەر ینی وێنەی تۆی لەسەر سیمی تۆی لەسەر کەواتە ئەمە خصوصیەتێکی خۆتەوە چۆن هەموو بەڵگەنامەیەک کە پێویستە ئێمە هەمان بێ لە ماڵەوە هەموو هەمانە باش بەس بەرز وەکو ئەرک دەیبینی بەشداریکردن لە هەڵبژاردن وەکو ئەرکێک دەیبینی بەڵێکی نیشتیمانی بێ ئاینی بێ چەند دیوێکی هەیە وەکو عەرزەکەم یەکێک لە دیوەکانی ئەوەیە کە بەدڵنیاییەوە ئەمە با زۆر تەجاوز نەکەین ئەمە مافێکی سیاسیە چۆن دەنگدان مافێکی سیاسیە خۆ کاندید کردیش مافێکی سیاسیە هەیە شاتوانێت مافە پەیڕەونەکە خەواری سیاسی شەیە ناچێت تەماشا بکە و چەمکە پێوترێ چەمکی معارەزەی سیاسی ئەو چەمکە زۆر دەقیق نییە زیاترەوە دقیقە و ڕێگە کە معارەزەیەکی پەرلەمانیە واتە تۆ کە خاوەن کورسی نەبی لە شوێتەوە ئۆپۆزیسیۆنی یعنی ڕەنگە هەروەکو وڵاتی قسە کەیت و تەواوێنی هەر هەموو کەسێک دەتوانێت قسە بکە ئێستا تۆ هەموو قەناتێک ببینەرەوە دەبینی چەندین کەسێک قسەکە واتە تۆ گەر ڕێک نەخرابی لە ناو دامەزراوەیەکی وادا تۆ بایەقی قسەی تۆ جوڵەکانی تۆ بایەخێکی وای نابێت کە لە ئەرزی واقعە بۆیە لەم دیوە تەماشای بکەی مافە بەڵام بەدیوەکانی تریا تەماشای بکەی وەکو ئاماژە پێدا وەکو ئەرکێک تەماشای بکەی من وەکو ئیسلامیەت سەیرەکەم پێویستە گۆڕانکاریەک دروست ببێ هەمیشە هەموو هەنگاوێک بەو نەفەسە بنین ینی گۆڕانکاری دروست ببێت دوجار کەسی باش و باشتر ئێمەوە نەحسە بوو یعنی
گومانمان وایە کە باش بێ بچێتاوێنی باشمان بۆ بکاو نوێنەرایەتێکی باشی ئێمە بێ کۆمەڵە پرسی گەورەیەتە پێشەوە پرسی سیاسی و ئەمنی و کۆمەڵایەتی و کورە لە وڵاتانە کە خەریکە بچێتە سەر خەتی نەوتی ئەمە شەروەها پێویستە لەوێ قسەی جیاوازمان بۆ بکاوە بەرگریکارێکی باش بێت چۆن لە وەکو محامێکی سەرکەوتوو تۆ کەیسەکەی خۆی دەیت ئەم محامێ سەرکەوتوە بۆیە لێرەوە پێوترێ ئەرک پێ ناوترێ مافێک فقط لە ماڵەوە دانیشی و ینی پێ دوا بێ ئەمە شتێکەکەیتر کەیفی خۆتانە کێ چێ با بچێت کەواتە لەو ڕۆبێ و بەرپرسیارەتەکەوێتە سەر تاک بە تاکی دەنگدەرکە کە بزانێ بە دڵنیاییەوە کێ نێرین بۆیە بچێ ئەم محاماتە بۆ ئێمە بکە ئەم بەرگری کاریە بۆ ئێمە بکە ئەمە دیوێکی دێوێکی تریمان هەیە کە وەکوتم شێعەتی ئەم حکومڕانانەی ئێستا هەمیشە ئاماژەیە دەن سەرۆکی و کابینەیە بیرمە لە کاتی یەکێک لە دانیشتەکانی پەرلەمان لە باتیەوەی ڕازی بێ بە پرساندن بۆ خۆی ها بە ناوی میوانداریەوە قسەیەکی کرێ سەر لە بیری زۆربەی ئەوانەیە کە بینیوانە وتی خەڵک دەنگی یاوە بە ئێمە دەنگی ناوە بەرەوە کەواتە هەمیشە ئەو کەسانی کە بە حساب جایتە دەنگەکەیان چۆنە و چییە و چۆن حساب کراوە بپرسێکی ترە و کاتی شوێنی هێرەنی بەڵام دوجار هەمیشە ئەوە داتەوە بە ڕووی توە کە ئێمە زۆرترین لە تۆ ئێمە زیاترین لە تۆ ئێمە قسەمان زیاتر ڕوا بۆیە دووپات یەکەمەوە لەم ڕۆژەوە تەماشای بکەی ئەمە ئەرکێکە بێ وڵاتی دەنگدەر ئەو کەسێک کە لە وڵاتایە بزانێت چۆن و بە کێوە چۆن دەنگەکەی خۆی داوە بتوانێت جوڵەیەک دروست بکە لەم پرسە جوڵەیەک دروست ببێ ئەگەرچی باوەعدی گەورە نین بڵین تۆ بە دڵنیاییەوە ئەتوانی پرۆسەکە ئاوا قەڵب بکەیتەوە بە دیوی باشە بە دڵنیاییەوە وانیە ئەنی بە خۆشمان و دەنگدەری نەقڵتێنین بەڵام دەتوانی جوڵەیە بکەی لەم ڕۆ کەوێتە سەر شانی تۆ ئەرکێکی نیشتیمانی دروستە بێ پێشتر ئەرکێکی ئاینی دروستە بێ کە مسڵمان مەزانم لە کاتی ئێستا کاکە جەنگ و جیهاد و دروستکردن و ئینقلاب و ئامانە کوا نازانوانەمان بۆ ناکرێت کەواتە ئەم جوزئیەتە بۆ کرێ دیندارەکە مسلمانە لە ماڵی خۆیان دانیشتۆ چۆن تێگەی لەمە بۆشەوە تۆ ئەمە بچووکترین ئەگەر مونکەرێک بێ هەستی پێی بیگۆڕی چۆنەی گۆڕی برای بەڕێزم جاری وایە بە قسێک دەتوانی بیگۆڕی بە جوڵەی دەستەتوانی بیجوڵی بیگۆڕی هەروە توانی بە جوڵی گەورەتر بیکەی ئەو جوزئیەتێک کە پێوترێ دەنگدان لەو سەعاتە ئەو ڕۆژە دایمە وای پیاڵان لەو ڕۆژە تایبەتە بە دەنگدەر دایمە لە ناو فنون انتخابی ناڵێن ئەو ڕۆژە ڕۆژی منی دەنگدەر باش 4 ساڵەکەی ئەو بەڕێزەیە کە ڕۆیشتووە باشە کە خواردبێتی و معافێتی بێ لێ بخۆی دانیشتووە باشە ئەوە ئەو 4 ساڵی ئەوە بەڵام ئەو ڕۆژەی منە ینی تۆ لە سەعاتی کردنەوەی سنووقەکانەوەی تر ڕۆژی منە هەتا منی دەنگدەر هەتا ئەو کاتێکە داخرێت بەڵێم دێ بۆ خزمەت کەک هەڵچۆ سەبارەت بە تۆماری دەنگدەران ئەوەی کەوتڵان ناوی دووبارە و ناوی مردووان ئەگەر نەما بێت چ گۆڕانکارێک دروست دەکەوە پێی ئامەرەکانی کۆمیسیۆنیش کە لە 3 ملیۆن و 789 کەس مافی دەنگدانیان کردووە 2 ملیۆن و 901 کارتی بایۆمەتریان کردووە لە 175 ڕێژەیەکی باشە کە ئێستا لە 175 خەڵک کارتی بایۆمەتری هەیە و دەتوانێت دەنگ بدات بەڵێ لە ڕاستیا پرسی تۆماری بایۆمەتری وەکوتم هەنگاوێکی گەورە و پرۆسەیەکی گەورەیە و توانایەکی مرۆیی گەورەی تیا سەرف کراوە توانایەکی مادی گەورەی تیا سەرف کراوە لە پێناو ئەوەی کە عێراق و هەرێمی کوردستان لە پرۆسەی هەڵبژاردن لە قۆناغێکەوە بەرێتە قۆناغێکی چکە لە ڕاستیا ئێمە بەتایبەت لە هەرێمی کوردستانە یعنی زۆر ناڵاندومانە بە دەست تۆماری دەنگدەرانەوە بۆ لەبەرەوەی ئەم تۆمارە تۆمارێک بووە پڕخەوش بووە و ناوی مردووی تیا بووە ناوی دووبارەی تیا بووە خەڵکە بۆ توانیوەتی لە بری خەڵکی تر بە کارتی خەڵکی تر دەنگ بە ئەمە هەموو لەو کێشانە بووە کە ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە بۆ پەرلەمانی کوردستان پێوەی جیرۆدە بووین و بۆ هەڵبژاردننی تەنانەت مەسەلە زۆر جار ئەنجومەنەکانی تریش پێوەی جیرۆ دەبووین بۆیە پرۆسەی بایۆمەتری پرۆسەیەکی زۆر گەورە و گرانی پرۆسەی هەڵبژاردن بووە و تا ئێستاشی لەگەڵا بێت ئەتوانم بڵێم پرۆسەیەکی سەرکەوتووە و پرۆسەیەکە بۆ ئەوەی کە دەنگدەری حەقیقی جیاب کاتەوە لە دەنگدەری فەیک و لە دەنگدەری دووبارە و ئەو ڕژەیە باشە لە سەدا ئەوەی کە لە ڕاستە جا ئێستا دێمە پێنجی خەڵک کارتی بایۆمەتری بڵێن کارتی دەنگدانی بایۆمەتریان هەیە خۆی لای هەمووان ڕوون بێت واتە ئەو کەسە ڕاستە بە پێی یاسا هەموو کەسێکە مەرجەکانی تیا بێت 18 ساڵی تاو کرد بێ نای لە تومای دەنگدەرانە هەبێ مافی دەنگدانی هەیە بەڵام ئێمە ئەچینە قۆناغێکی ترەوە ئەبێت ئەو کەسە هەڵگری کارتی بایۆمەتری بێت پاشانە و ڕۆژە توانێت دەنگ بات ئەو ڕێژەی کە هەتاوەکو ئێستا هەیە
کە لە سا 75 کۆی دەنگدەران لە هەرێمی کوردستانە هەڵگری کارتی بایۆمەترین و ئەم ژمارەش ئەکرێت گۆڕانکاری تیا بکرێت بۆ لەبەرەوەی ئەو کارتانەی کە ماوە هەتاوەکو 19 ئۆکتۆبەریش دەتوانێت وەربگیرێتەوە واتە ئەو کەسەی کە تۆمار کراوە لە سیستەمی بایۆمەتریەکە توانێت کارتەکەی تا 19 مانگ واتە ڕۆژە پێش هەڵبژاردنیش وەرگێتەوە ژمارەیەکی باشە. ئەوە کاری چێکە ئێستا بە پێیاماری کۆمیسیۆن 800,000 کەس بایۆمەتریەکەی نەکردووە پەیوەندی بە قۆناغی ڕابردووەیە لە ڕاستیە بۆ خۆی پرۆسی تۆمارکردنی بایۆمەتری پرۆسێکی هێواش و نەرم و لەسەر خۆیە و لەبەر ئەوەی کە هەڵبژاردننی 4 ساڵ جارێکە و ئەوە بینیمانێمە بەس بۆ پەرلەمانی کوردستان سیرکەین 6 ساڵی تێپەڕانوومە 2010 هەڵبژاردننی خولی پێنجەممان کردووە 2024 ئەگەر ئەم ساڵ هەڵبژاردن بکرێت واتە 6 ساڵی تێپەڕانەوە بۆیە هاوڵاتی لەبەر ئەوەی کە زۆر ئیجباریتیانە ئیجباری بەوەی کە ئیشی پێی بێت ناچێت ئەم کارتە بکە بۆیە کۆمیسیۆن لە ڕێگەی ئەو موئەساساتانەی کە هاوڵاتی ئیشی تێیەکەی وەکو هاتوچۆ وەکو پاسپۆرت وەکو زۆر جار لە بەڕێبەرایەتەکانی باج و خانوبەرە و هەتاوەکو دوایی ناوەند و ئۆفیسی دانابوو بۆ ڕایکردنی هەر مامەڵەیەک ئەیگوت بچۆ بۆ فلانە ژوور لەوێ تۆمارەکرا و ئەکرایە ناو سیستەمی بایۆمەتریە بۆیە لەبەرەوە ئەو ڕێژەی کە تاوەکو ئێستا ماو نەتوانیاوە تۆمار بکرێت بەشێکی پەیوەندی بە دەمەوە نەچوونی خەڵکە لەو ژمارەی کە هەیە ئەگەرنە ڕێکارەکانی کۆمیسیۆن هەتاوەکو ئێستا بۆ پرۆسی بایۆمەتری وەکوتم توانایکی گەورەی تیا سەرف کراوە و هەوڵی یاوە هەموو دەنگدەران کە ئەوەی جەنابەت باست کرد سەر و 3 ملیۆنە هەمووان بتوانن لە سیستەمەکە تۆمار بکات بەڵام ئەوە زەمب و هۆکاری کۆمیسیۆن نییە کە ئەو ڕێژەیە تۆمار نەکراوە بەڵکو ئەو هاوڵاتیان خۆیان نەچوون بە دەمیەوە و هەتاوەکو پێش ئێساش کە ماوەی تۆمارکردنی بایۆمەتری دەرگاکەیانی ناوەندی دەنگدان کراوە بوو بەڕووی دەنگدەرانە بۆی بتوانن لە سیستەمی بایۆمەتری خۆیان تۆمار بکەن ئێمە بینیمان هێزی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ناڕازی بوو لەوەی کە لە مانگی حوزەیرانە هەڵبژاردن بکرێت ئەوە بوو یەکێک لە پاساوەکانیەوە بوو کە ئەوان خەڵکێکی زۆریان لە تۆماری بایۆمەتری تۆمار نەکراوە یاخود ئەوەی کە پێوترێت پەنجەمۆریان ناخوێنرێتەوانێ بۆیە ئەو فترەیە ئێستا کە کراوەتە 10 ئۆکتۆبەر جارێکی تر دەرگای خۆتۆمارکردن هەم دەرگای ئەوەش کە هەر کەسێک پەنجەمۆری نەخوێنێتەوانێ چێک بکرێتەوە بۆی بتوانێت لە ڕۆژی دەنگدانەوە پەنجەمۆرە ئەوی نەخۆشی درێژخایانی هەبێ یاخودەوەی کە پیشەوەەر بێ یاخۆی مادی پاکەرەوە بەکاربێنی لە ڕاستیە باسی 333,000 دەکرد 334,000 ئێستا باز دەکرێت کە ئەوانەی پەنجەمۆریان چاکراوە 11,000 پەنجەمۆرەکەیان کێشیان بۆ چارەسەر کراوە بەڵێ لە ڕاستیە بۆی کە تۆ بیسەلمێنیت ئەو کەسە خۆیەتی تۆ پێویست بە کۆمەڵێک شتە وەکو باسمان کرد وێنەی چاو و پەنجەمۆر لە دنیای ئەو ڕێکارەیە کە کەسی پێ ئەناسێنرێتەوانێ و ئەم پەنجەمۆرەش قابلی گۆڕانکاریە قابلی گۆڕانکاریە بە چەند شتێک لەوانە کە بە ساڵاچوون لەوانە نەخۆشی شەکرا لەوانە بەکارهێنەرەوەی پاکەرەوەکان بۆیە هەموو ئەوانەی کە باس کراوە وڵاتێکەیە هەر لە حاڵەتێکی ئاساییە زۆر جار خۆمان جۆمان لێ بووە پەنابەرەکان کاتێک کە ئەچنە دەرەوە بۆ وڵاتێکی بیانی داوای ئیقامە ئەکەن یاخود داوای پاسپۆرتی وڵاتە ئەکەن پەنجەی خوان هەوڵێن ئەو بەسمەیان بگۆڕن لەبەرەوەی پەنجەمۆری وڵاتێکی تریان هەیە و هەر زۆر جار بە مروری زەمن و بە کارکردنی شەگۆڕێت بەڵام لەگەڵ تەکنەلۆژیا ئەبێ معالەجەیە مەش بکرێت ناکرێتەوە ئەوە هینکەین تێپەڕێنین بەڵام خاڵێکەیە کە کۆمیسیۆن ئەمەشی بە موتڵقی نێشتۆتەوە کە ئێمە گرنگە ئاماژە بۆ بین ئەویشەوەیە کە ڕێژەی لە سا 5 تێپەڕاندن هەیە کە لە زمانی ئینتیخابیەکە پێی ئەوترێ تەخەتی واتە هەر وێزگەیەکی دەنگدان ئەگەر بێت و 400 دەنگدەریتیا بێت هەر 400یەکەی دەنگ بات ئەوە توانێت 20 کەس بە تەخەتی تێپەڕێنرێت بەڵام خاڵەکەیە گرنگە کاتێک کە ئەڵێ ڕێژەی لە سا 5 تەخەتی تێپەڕاندن
مەرج نییە تۆ ئەگەر هاتوو 150 کەس دەنگ بات لە وێزگەیە 20 کەس بە تەخەتی تێپەڕێنێ نەخێر نیسپەی لە سایە 5 ئەم 150 وەرەگرێ نەک لە سایە گشتێک ئەمە یەکێکە لەوانەیە کە پەنجەمۆریان ناخوێن تا لە سەڵا 5 زرگە پێدراوە تا لە سایە 5 ئەوەی کە ڕێژەی دەنگدەری ئەو وێزگەیە نەک لەسەر کۆی وێزگەکە واتە دەنگنەدەرەکان حساب نییە 400 دەنگدەر لە وێزگەیەکە هەیە تا سعات 4 200 کەس دەنگی یاوە تەنها 10 کەس بۆی هەیە بە پەنجەم بە تەخەتی دەنگ باس کاکتەنە سەبارەت بە ڕێکارەکانی کۆمیسیۆن ئەگەر قسێکت دەبێت ڕێکارەکانی باشەوە دووش سەبارەت بۆی کە لەگەڵ نزیک بوونەوە هەڵبژاردن زۆر جار بایکۆت باز دەکرێت هەیە لە ناڕزایەتی وەکو هاوڵاتیەک بڵین نیگەرانی لە دەسەڵات بێ لە ئۆپۆزیسیۆن بێ باگەشەیە بەس هەشە لە دەسەڵات لە پشتیەوە بێ بانگەشەیە بکات بۆ بایکۆت بە دڵنیاییەوە هەر پرۆسەی ئەمە ململانەیەکی قورسە بۆ زانیاریەوەتە قەوارە سیاسیەکان دوای 4 ساڵی تەقویمیە چێ چۆن تۆ تاقیکردنەوەی ساڵان ناکەیت ڕێژەی کواڵتی دەرچوونی خۆت و زیرەکی و ئەدای خۆت تەقیمەکەی و بێ لایەنی سێمبیکە ئەمەش ململانەیەکی قورسە چونکە لایەنە سەرەکیەکان زۆر خەمیانە زۆرتر ینی دەستی پێوە بگرنێت تۆ تەماشای بکەی و لایەنی کە یانیەتی یان زۆر باخی باغ بە پرۆسەکە نادا ینی هەر کوبڵی خۆ پێ و شۆڕکردنەوە ینی نەک بەشداریکردن بۆ دەرچوون و ڕێژەی زۆرتر بە تایبەت کە ئەمجار یەکەمین جارە هەڵبژاردننی کیوا لە هەرێمی کوردستان بکرێ ئیتر کراوە لە ئاستی بازنەی و هەیە بچووکتریش کراوە بەڵام بەم شێوەی کە بەڕاستی تەنها بۆ هەرێمی کوردستان بێەوە ڕێژەی کورسەکان ئاوایە بە دڵنیاییەوە ینی نوێنی پرۆسەیەکی تاقیکردنەوەیکی نوێ باشیەکانی ئەم پرۆسەوەیە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپرشتیەکە واتوانین بە باشیەکی حساب بکەین و خاڵێکی سەرکەوتنە و دەستخۆشیەکی گەورە بۆ ئەوان تۆمارەکرێ بەس نییە ئەوەی هەرێمی کوردستان بەشدار نیە ئەوە زۆر باشە چونکە تۆ دوجار ئەو ئەنجامەکانی یەکێک لە نووسەرێک ئەوەی کردبووەڵێ جۆرێک نیگەرانی هەیە قەوارەیەکی گەورەی سیاسی لە هەرێمە ئیش بۆ بکە ئەنجامەکان پەسەند دەکات خۆ ئەنجامەکان پەسەندکردنی دوجار و کوارێم نییە بچێت لە کۆمیسیۆن پەسەند نەکرێ بە ڕێژەی 50 زایدێک دوای بچێتە لای دەستێکی دادوەری تایبەتمەند لەوسیانە هەسن پێسن ئەوە هەمووی لە عێراقەکرێ و پرۆسەکە لە عێراق پەسەند دەکرێت بەدڵنیایی و دەستی دادوەری هەڵبژاردنەکانی عێراق بەنجومەی دادوەری عێراق هەر دەسەڵاتی بەسەردا نەخێر بە پێشتر جومەی دادوەری هەرێم بوو بەڵێ ئەوە هەمووی خاڵێکی باشەکە الحەمدولیلا پرۆسەکە جیاوازە وەلایەنی سێم بە قوڵیەتە ناوی تۆ تەماشای بکەنە کاتی چاودێریە تەماشاکرا غەیری نەتەوەی گرتوەکان وەکو دامەزراوەیەکی نەودەوڵەتی هەر ڕێکخراویشتر کە بەزاری چاودێریە کرد بە خاڵێکی ئیجابی باش تۆمارەکرایان و بەڵێ وەڵا زۆر باشە کە ینی لایەنی سێم بە قوڵیە وەستیان دەکیان بۆ زانێ نەتەوەی گرتوەکانیش بوو بەشێک لەو هەڵبژاردنانەی هەرێمی داخلی ناو کاینەکە کردووە پێدەوترە قایمەی سەودا و ڕەش تۆمارێکی ڕەشی پێبەخشیوە بۆ بەم قەوارێکە هەڵبژاردنەکەی ئەنجا کەواتە لایەنی سێمە بێ پرۆسەکە چاودێری بکە جاوەراگەر لایەنی سێمێکی وەکو کۆمیسیۆنی عێراق بۆ هەموو ئەزمون و ئیمکاناتەوە بتوانێت پرۆسەکە بەڕێوە بەرێ بە دڵنیاییەوە ڕێژەی ساختە ئەوانشتەیەکەوەی بەڵام وردەکاریکی قوڵتری تیالەوە هیوادارین کە لە دەرەوە ئەنجامەدرێ ئەمە خاڵێکی باشەکە بەڵام بە گرنگتیەوەی کە لە کاتی خۆی بکرێ و ئەنجامەکەی بەڕاستی دوجار ئەم دامەزراوەیە بتوانێت ئەرکی خۆی جێبەجێ وەکو بایکۆت و ئەوان ناگەر چۆن دەیبینی ئاخر خۆ کاتی بایکۆت نییە نی مەسەرەن چۆن بایکۆت بکە قەوارەکان هەموو بەشدار بوون نایەوە خەڵکێکی ئەو پێڵێن بایکۆتی دەنگدەر بەڵێ لە شەقام دەسەڵاتیشی بۆ دەکات ئەزانی چۆنە خۆی مەترسیەکان ئێمە لێرداوەنی یاسای هەڵبژاردنەکەی هەرێم کێشەی زۆر سەقفێکی سەرەوەیتیان نییە بۆ دەرچوون واتە دیار نێتەوە کەسە چەند بێنێ ئەو ڕێژێکی دیاریکراوەگە لە سەڵاسی خەڵکیش بەشداری کار شەرعێتەکە وەردەگرێت بەدڵنیایی بەڵام ئەگەر زەوتر بەشداری بکەوە گۆڕانکاری زیاتر هەر بەدڵنیاییەوە ینی پێویستە ئەو دەنگدەران بۆچی بەشداری ناکەن تۆ تەماشای بکە ئێمە خۆی و بەرواری هەڵبژاردنانەیە ئێمە چونکە وەکو خواردنێک وا بوو یان وەکو سەعیکردنێک وا بوو کتۆ کۆشتن نەکردێت دوای هەمووی کۆ بۆکە بەسەرێکە ئەیجنا بکەوتواتە دوای بەرواری مانگی 11 و هەڵبژاردنی گشتی لە هەرێما کرێ لە عێراقا کرێ ئەوە زۆر باش بوو تۆ ڕێژەی دەنگ
دانیشتوانێکی وەکو دەڵێ مسۆگەر لە بەردەسابێ ئەم جاتوانی یاسایەکی هەڵبژاردننی باشی بۆ دانێ ئەم جا پرۆسەکانی لەسەر تاقی بکەیتەوە وەکو لەشێکی ساغ و ساخ لەم وایە توانی عملیاتی بکەیت توانی وەرزشی پێ بکەیت توانی ئیشی گەورەی پێ بکەیت بەڵام تۆ ئێستا جەستەیەکی بەداخەوە لەم جۆرێک هەمومانەی بین بۆیە بایکۆتکردنی هەڵبژاردننی دەنگدەر ئەوە کاندید بۆکو بڵێ دەنگدەرانن دەنگدەران مەترسێکی گەورەیە لە مەترسیەکان جارەکانی پێشوو بینیمان کە چی ئەنجامەکەی بوو ئەگەر ئەم جارە ژواب بکەنەوە ئیتر کەس لۆمەی واتە لۆمەی گۆڕانکاری و دەنگی جیاواز و شتیوانەکە بەڕاستی چونکە تەواو ینی تۆ وەکو ئەرکی خۆت یەک ڕۆژیشمان بە تۆ بوو نەکرد یەک هێما بوو تۆ داغنەنا لەسەرەوێ واتە تۆ دەنگی تۆ ڕەنگە بە تەنیا ئەرشی کەمی هەبێ بەڵام دوزار کە کۆیەکەیتەوە ئەو دەنگە جیاوازەکانی پێڵێن ئیتر کەفی خۆتەوە وەکو دەنگدەر دەنگە دەی بەشێ بەڵام دوجار ئەتوانی هێمایەکی باش نوێنەرایەتێکی باش دەنگێکی جیاواز بەریتەوە شوێن هەنا کەنە بردوێتتر لۆمە لە کەزمەکە بەڕاستی باوەڕوا بێ کە هەر پرۆسەکە هەمووی لە یەکەچێنی دەنگ و چاوەکانە گۆڕێجینا لە یەکەچێ و لەگەڵەوەی 92 فەرقی نابێ بۆیە بەترسێکی بایکۆت هەمیشە ینی وا بووە لە وڵاتانی ئێمە ڕۆژەڵات بەزشتی وایە خەڵکێکی زۆر نەچێبەوەی کەن بەتابێتەوەش کەناسی ناڕازیەوەیە ڕەنگە دەسەڵات خەڵکی خۆی یەکێک لە خراپیەکان کە تۆ بە باشی عکسیکەیتەوە ها چۆن وێنەی خۆت لە ئاوێنە عکسە بێتەوە بە باشی عکسی وێنەکەت واتە پێچەوانەکەیتەوە بێ بە خێر و باشە وەچێتە گیرفانی دەسەڵاتدارانەوە واتە کە تۆ ناچی ئەو بە ڕێژەیەکی کە متوانێت کەسێک لەو بازنا دەربچێنێ خەڵکی زۆر بەرێتە ناو ئەو دامەزراوەیە بۆیە بە دڵنیایەوەکو بۆی ئاماژەم پێکرد سەقفێک واتە لانی سەرەوەی دەرچوون نییە چۆن لە خوێنەواریە ها پەنجا ئەبێ بێنیم جا دەرچووی لێرەدا سەقفێک نییە بۆ دەرچوونی ئەو کەسانە بەڕاستی ئەو کارەتی بەڵێ نەک بۆ شەڕێ بۆ کاندیدی شەروا ئەنی پێویستە ئەگەردایان بنە بۆ نمونە نرخی کورسێکە 15,000 بێ ئەوە دوای چارە وسازە پێ قاسمی انتخابی ئەوە دوجار دەرچێت بەس لێرەدا بۆ منە کاندیدێک 30 ساعت لە بازنەی میمە بێ لە کۆتاکان کۆتای ژنانوانە زیاتر لە کۆتایەکی ینی وەکو بڵێ ئاڵێت 45 بوو کراوە بە 50 لە خێروشتی واچێ بەڕاستی هەر پێویست بوو کۆتار نەمێنێ بەڕاستیە لە پەرلەمانی بەڵێ بەدڵنیە و کارساتە ئەوە عێراق باش دەکە لە سا بۆ سەرەوەیان دێمەخسبەت کاکەڵ سەبارەت بە نرخی کورسی پێشبین دەکرێت پێشتر لە خولی ڕابردوو 15,000 دەنگدەر بۆ 20,000 دەنگدەر نرخی هەر کورسێکی پەرلەمان لەسەر قەوارە سیاسیەکان کەوتۆ ئەمجارە دیارە سەبارەت بە کۆتای ئافرەتیش ئایا لەسەر ئاستی پارێزەکان هەژمار دەکرێت کۆتای ئافرەت یاخو لەسەر ئاستی لیستەکە چۆنە لە ڕاستیە لەسەر بابەتی ئەوەی کە پێوترێت نرخی کورسی کەوتۆتە سەر یەکەم جیاوازە 4 بازنەیە هەر بازنە نرخی کورسی بۆ خۆی جیاواز کەوتۆتە سەر ڕێژەی دەنگدەرانی دروست لەو بازنەیە چونگە لە 150 بەشداری کا بۆ نمونە بەڵێ بە نمونە باوا دای بنین باوا دای بنین 400,000 ملیۆنێک و 400,000 کەس 700,000 کەس بەشدار بێت ئەو 700,000 600,000 دەنگی دروست بێت دابەشی 36 کورسی کە دوو کورسی ئەچێتە پێگاتە نەتوانینەکان یەک تورکمان یەک مەسیحی ئەو کاتە دابەشی بکە نرخی کورسیەکەت بۆ دەرەچێت لە بازنەی سلێمانی بازنەی هەڵەبجە بە هەمان شێوە بە هەمان معادلەت تەوزیعکرێتەوانی واتە ڕێژەی دەنگدان نرخی کورسی دیاریەکات و لە ناو ڕێژەی دەنگانیشات دەنگدانی دروست چونکە مەرج نییە هەموو ئەوانی دەنگێن دەنگیان دروست بێت بەشێک کوچی دەنگی دروست وەکەوەی کە بە پێی ڕێنمایەکانی کۆمیسیۆن پێشە مشتێ ئەو دەنگدەرە بە قەڵەمی تایبەتی کۆمیسیۆن مۆرەکە ئايات لە قایمەی حزبی سیاسی یان هاوپەیمانی یان کاندیدی سەربەخۆ لە دوای ئەوە ئەگەر هاتوو خواستی هەبوو لە ناو ئەو حزبە سیاسیەیە ژمارەی کاندیدانراوە بە نمونە لە هەر بازنێکی هەڵبژاردن سلێمانی بە نمونە وەرگرین 36 کورسیە فی دوو ئەتوانێت 72 کەس کاندیدکە لە 1 تا 72 هەر ژمارەیەکی لێ باواتە ئەو کاندیدەشی دیاری کردووە لە ناو ئەو لیستەیە ئەم دەنگە پێوتر دەنگی دروست بەڵام بەچی ئەوترێ نادروست ئەگەر هاتوو ئەو دەنگدەرە ڕاستەوخۆ دەنگی لە بەشی قایمە و
کاندیدی سربەخۆ ئەمانە هیچ نەیە بەڵکو چوو لە ژماری کاندیدەکانیە ئەم دەنگە بە دەنگی نادروست لیستەکە دیاریکە بە دەنگی باتڵ هەژمارەکرێت ئەگەر هاتوو ڕێگەیەکی تر ئەگەر هاتوو بە قەڵەمی غەیرە کۆمیسیۆن دەنگیە ئەمەش جارێکی تر بە دەنگی نادروست هەژمارەکرێت وە جیازەکە نایخوێنێتەوە لەگەڵ کۆمەڵێک بابەتی تراکەن کۆتای ئافرەتان ئێمە بەپێی یاسایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی 92 هەموار کراو ڕێژەی لە سایەسی بۆ کورسی کۆتای ئافرەتان دانراوە هەر لیستێک هەر قوارێکی سیاسی یان هەر حزبێکی سیاسی بەشدار بێت لە هەڵبژانی پەرلەمانی کوردستان مەرجە کاندیدەکانی لە سەیاسی ئافرەت بێتیایە واتە لە کۆی بازنەکەش کاتێک کە حساب بکرێت کورسەکان دەرەهێنرێت لە سەیاسی ئافرەت ئەگەر دەرچبوو ژنان دەرچبوون ئۆتۆماتیکی هیچ حساب بکرێت بەڵام ئەگەر هاتوو دەرنەچبوون ئەو کاتەیەن بۆ زۆرترین براوەی ناو دۆڕاوەکان ژنێک دیاریەکەن بۆ خستەراستی پارێزگا دەبێ بەڵێ لەسەر ئاستی ئەو بازنەیە ئەبێت کە دیاری کراوە هەڵەبجە لە سلێمانی لە سەداسی ژن بێ باڵێ وایە لە پارێز خوێنەوەی شە بوو گوارە سەراستی لیستەکان بۆ نمونە لیستێکەیە لە هەڵەبجە ژنی دەرەچێ و لە سلێمانیش و لە هەولێریش بۆ نمونە کاتە سەداسی زیاتر تێدەپەڕێنێ باڵێ ئەوە دەبێت چۆن لە سەداسی لەسەر ئاستی بازنەکەی با نمونونەکە وازەحترکەینەوە پارێزگای هەڵەبجەمان هەیە 3 کورسیە لەو 3 کورسیە ئەبێ کورسێکی ئافرەت بێ یەکەم و دووەم و سێم هەرسێکیان پیاو بوون ئەو کاتە براوەی خراپترین براوەی ناو بازنەکە ئەو تەکرێ پیاوەکە براوەترین ناو دۆڕاوەکانی ژنەکان ئەچێتە ئەو کورسی سێم پڕەکاتەوە واتە ئێمە بۆ ڕێژەی کۆتای ژنان پێویستە هەموو بازنەیەک لەسەر حسابی خۆی لە کۆی ئەو ڕێژەی کە هەیە لە سایاسیەکەی بە ئافرەت پڕ بکرێتەوە کە ئەمە بۆ پێگاتەنەتەوە ئاینەکان دوو کورسەکەی سلێمانی یەک بۆ تورکمان یەک بۆ مەسیحەکان هەر کەسێک کە بۆ یان هەر گروپ و هەر هێزێکی سیاسی توانێت کێبڕکێکان ئەوەی هەڵەبجە بنمونە تێنەوە ئەگەر یەکەم ژن بڕوە یا دووەم ئەوی سێم نابێ بە ئافرەت بێسێمە بێ ئافرەت بێ لە سەداسی هەر بازنێکی هەڵبژاردن لە یەکەمیان لە دووەم ئافرەت ڕۆیشتووە ببوورە ئەگەر هاتوو یەکەم و دووەم بە حەقی خۆی بەبێ شتێک بە کێبڕکی هەڵبژاردن ژمارەی توانی کورسی یەکەم و دووەم بەرێتەوە ئەو کاتە کۆتا کاری پێ ناکرێت بەپێی دەنگی بەدەساتوە ڕواجە ئەگەر ئافرەتێ بوو زۆرترین دەنگی هێنابوو ئافرەتی سێمی ژەرە بێ بە ئافرەت دواتە ڕەنگە دوو ئافرەت و پیاوێ بڕوات ئەگەر هاتوو ئافرەت نەڕۆشتبووە و کاتە بێگومان کۆتاکەی بۆ هەژمارەکرێت بۆیە ئیمکانی تیانە کە لە سەیاسی ئەو بازنەی هەڵبژاردنە ئەبێت کۆتای ئافرەتی پیاوێ کاکدانە سەبارەت بە ڕۆڵی بڵێن دەنگ دەربێ یاخود کاندید بێ یاخود حیزبی سیاسی کامیان ڕۆڵەکەی زەخترە لە بەپێی ئەم یاسا و بەپێی ئەو ڕێکارانەی کۆمیسیۆن و لەم هەڵبژاردندا خۆی هەر سێکیانینی پرۆسەکە بە هەموو لایەنەکانیەوە تەڵعن بۆ قەوارکە کاتێ بەشداری پرۆسەکە کە دەنگ دەر هەروەها لای خۆیەوە کاندیدیش بەس باوەڕم وایە کە هەمیشە لەم لیستی کراوە یاخود نیمچە کراوە یان لیستە تاکانی کە دروست بووە بە دیارترین کەسایەتی واتە کە لە ناو شەقامە زۆر قسەی لەسەر ڕەواجی هەیە بریتێ لە کاندید پاڵێورا و جەمسەرێکی سەرەکیە توانی بڵێن ڕێژەکەی بەرزترە ڕێژەکەی بەرزترە کاتێک کە داخلی ناو پرۆسەکەبی بۆیە هەموو قوارەکان ئاگادار بوون لەو ڕۆژانیان وە قوارەی فڵان آخر سەعاتی هەڵبژاردن نازان بۆچی وایە نەکرێنی بان قەز بۆچی بووی آخر سەعاتێنی تۆ ناوەکانە دانی هەندێکیان دەستکاریان کردێنی کەواتە گۆڕین و دەستکاریکردن و ئەوەکان بەیاخی کەسی کاندید دەرەخە کاندید هەمیشە کەسایەتەکەی چۆنە مۆهیلاتی چۆنە باخی چۆن ئەتوانێت چیمان بۆ بکوە چی کردووە چونکە بۆ خۆ دەزانی هەمیشە ئێستاش لە سیڤە لە دنیا و ڕەوتە گۆڕاوە کە تۆ بڕوانامەکانە چین و ڕیزجیکەی ئەوەی گرنگە ساڵی خزمەت و ئینجاز و دەستکەوتەکانە گرنگە ئەو دەستکەوتانە چین کە تۆ کردوتن کە ئەمە توانی بینا لەسەرەوە بڕیار بینێنواتە هەر کاندیدێک بۆ نمونار پاڵەوراوێک لێرە باخەکەی زیاتر لەسەر ئەو دەستکەوتانێک کە کردێتی باشۆخ و بڕیارەکانی دادگای فیدراڵیەوەی لەباری هەڵبژاردن بێ ئەوەی لەبارەی موچەش بێ کاریگەری هەیە ڕێی خۆشکردە بۆ گۆڕانکاری لەم هەڵبژاردنە
هەر زۆر بەدڵنیاییەوە 2000 تۆ تەماشای بکە ئەوەی پێدەوتار شتێکی تازە دروست بوو کە لە زۆرێک لە سەرچاوەکانی توێژینەوە لە سەرکاری پەرلەمانی نییە منوەبزان جارێک تر باسم کرد پێوترا حەلی پەرلەمانی حەلەکەی خۆی هەڵەوشێنێتەوە حەلەکەی دەسەڵاتی تەنفیزی هەڵەوشێنێتەوە ئەوەیەکە ئەم حەلە سیر بوو ینی زۆرێکیان باسییان نیشانی باسێکم لە دقت تیۆریەکانیشان نییە زۆر ینی قەزا هەڵسێ ئەم دامەزراوە هەڵبەشێنێتەوە ینی دامەزراوەیەکی دادوەری بە دڵنیاییەوە چونکە عێراق وڵاتێکی بڵێن لە ناونیشانە وڵاتێکی فیدراالیە و دامەزراوێکی هەیە وەکو دەستگای دادگای فیدراالی توانێت و مەهامانە ئەنجامدا کە کردوونی بۆیە بە دڵنیاییەوە ئەم پرسە هەستیارانە دەستی بۆ بردووە بە قازان شکاوەتەوە بۆ هاوڵاتی واتە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک متمانەی گەڕانەوە بۆ دەنگدەر کە دەنگی من بایەخی هەیە تۆماری کەمە ناچێتە ناو وەکەڵە سەلەی موهمەلاتەوە چێتە شوێنێکەوە کە بایەخەیە بەس بڵێن ڕۆڵی چی دەبێ ئەم دەنگدان لەسەر موچە بێ نەوت بێ پەیوەندەکان لەگەڵ بەغداد بێ شەرعەتی دامەزرا ڕۆڵی چی دەبێ ینی ڕاستی دەوێت ئەو پرسانەی باسەکردن پرسە ئابووری و موچە و نەوتۆ شتانەوە لە دەستی حکوومەتیشانەماوە تا لە دەستی پەرلەمانە بێ بۆ زانیاریەوە بڕاوەتەوە پێویستە کاندیدی بەڕێژەوە بە خەڵک بڵێ کە ئەو پرسانە دەسەڵاتی هەرێمە هەر نەماوانی خۆ دەزانی کە سەری وەرگیراوە بە چاودێری داهات و موچە و لیستی موچە و بەرکارکردنی یاساکانوێ پێویستە بە پەرلەمان وایە هەر بە دڵنیاییەوە مانایەوە نییە ئەم کەسە ئەم دامەزراوەیە ئەرکی نییەیشی نییە تۆ تەماشای بکە یاسای ژمارەیەک وابزانم مادەی 19 ئەوەی بە ئاسانی ئەوە کردو کە دەسەڵاتی شەرعی بۆ چاودێری کردی دانوستان و لەگەڵ ناوەندا و حکوومەتی ناوەند پێویستە هەرێم چاودێری ئەم پرۆسێ بکە دەسەڵاتی دانوستانکردن دەسەڵاتی تەنفیزیی کاتی حکوومەت خۆی ممارەسەی دانوستاندنەکە بەڵام ئەم دەسەڵاتی چاودێریکردنی چ قوڵی هەیە بۆ ئەندایم پەرلەمانە بێ بایەوەدا وریا بێت تەنان دەسەڵاتەکانی چین تەنان شارەزای ئێمە هەرێمی کوردستان تا ئێستا دەستوری نووسراوی نییە و تا ئێستا نیەتی پێویستە دەستوری هەمیشە عێراق لێرەش نافیزە بە چاکی ئەگەر نەخشەی حکومڕانی بگۆڕێ جا لە پەرلەمانەوە کاتە زۆرترین ئەولانەی زۆرترین دەنگ بەدەستدێنێ کاریگەری لەسەر چ جۆر حکومڕانێک پێشکەشەکە لەگەڵ بەغدا لە بواری موچە داهاتەکان ئەوەی کە 2000 لەناو پەرلەمانە خۆ زۆرینەکە دەبێتە حکوومەت وایە هەر بە دڵنیاییەوە لە هەناوی پەرلەمانەوە دەسەڵاتەکە ئەدرێ بەوەی کە پێ وترێ زۆرینە ئەو زۆرینەیە حکوومەت تەشکیلەکە بۆ شێوە ئەگەر مەغ لە قەناتێکی یەک لەو خەوارانەی کە گومانی وایە کە زۆرینە بن ئەوان بەجیاوازتر قساکەن وانە بە جۆرێک ڕقەمی تر لێن و ئاواکەین و هیوایەتی گەورە ڕێزەکەن و ئومێدی زۆرە بەخشن بە هاوڵاتین بەس وەکو ئێستا کە دەستیان پێکردووە زانی هەزەویدا بەشەکەن و پرۆژەکان تەواوکەن و هەچی ناتەواوی هەیە ئامادەین تەواوی بکەین و ڕەنگە کامێرەی چاودێری و شتانەش عەفو بکەن ئێستا دەسەڵاتەکە نیە عەفویی عامشیان دەرەکرد بۆی کار زۆرێک لەوانە بچنەوە بۆ ماوە ئەمە کارەساتێکی گەورەی انتخابیە تۆ پێگەی خۆت نفوزی خۆ لە دەسەڵاتە بینی استیغلالی بکەی وا لێ بکەی کە زۆرترین دەنگ کۆ بکەیتەوە من ئێستا قسە بۆ قەوارەیە ژمارەی قەوارەیەکەم کە زۆر نین وەڵامەتوان کاریگەریان جوان بێنی یعنی ڕقەمی باشن کە خوێنرێنەوە ئالە و ڕۆ بە دڵنیایەوە توانێت کە وەزیفەی چاودێری ئەم دامەزراوەیە زۆر چاک قوڵ بکاتەوە سپاس دەکەم کە کاتیمان زۆر کەمە بەس سەبات بە دەرفەتی گۆڕانکاری لەم هەڵبژاردنە دەرفەتی باش هاتوتە پێش وەکو دەنگدەر بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە ڕاستیە ئەگەڕێم و بۆ وەڵامەکانی پێشووترم ینی تاچی دەکەمەوە لەسەرەوە ئێمە لە ڕابردووە گرفتی سەرەکیمان لەسەر تەزویر و لەبری دەنگدان و لەبری مردوو دەنگدان و هەتاوەکو دوایی بەڵام لەم هەڵبژاردنە تا ڕادەیەک ئەو ترسە نەماوە و بەڕێوەبردننی لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن ئەو کۆمیسیۆنەی کە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقی 2020 بەڕێوەبرد کە بە احترافی ڕێکخراون دەوڵەتەکان تا ڕادەیەک توانیوێتی لایەنی کەم متمانێکی کەمیش بێ بۆ پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی دیموکراسی بگەڕێنێتەوانێ ئەمانە لەو ئاماژانن کە ئەتوانرێت من ناتوانین بڵین هیچ خروقات و تەزوێ ناکرێمە باس لەو دامەزراوەکانیش ئەمجارە بە ئەلکترۆنی و دەستیەمە شەنگاوێکی باشە ئەمە هەنگاوێکی باشە و هەنگاوێکی دڵنیاکەرەوەی زیاترە بۆ دەنگدەر بۆ حیزبی سیاسی بۆ هەموو ئەوانەی کە بە هاوبەشەکانی هەڵبژاردن هەژمارەکرێن چکە لە ڕاستیات تۆ تەنها ئەوە نییە وەکو هەڵبژاردنەکەی 12 ئایاری 2010 کاتێکە بینیمان جیازەکان دەنگەکانی گۆڕی و سفرێ کرد بە دادەی ئەکرد بە 20 کرد بە سفر بۆیە ئەمانە جالەوەی کە
هەر لە ویزگەی دەنگدانەکەیە ئەو بە ئەلکترۆنی جیا ئەکرێتەوە واتە عەد و فەرزی ئەلکترۆنی ئەنجامەدرێت لە هەمان کاتا بە دەستیش جیا ئەکرێتەوانێ و ئەگەر هاتوو جیاوازیەکە بە ڕێژەیەکی بەرزتر بوو لەو ڕێژەی کە کۆمیسیۆن دایناوە ئەوە ئەنێرێتەوە بۆ ناوەندی دەنگدانی کۆکەرەوەی ئەو پارێزگایە یاخود ئەو ئۆفیسەی هەڵبژاردن کە ئەتوانم بڵێم وەکوتم ئەم ڕێکارانە ڕێکاری دڵنیایین و ئەتوانیت جۆرێک لە ئومێدی لەسەر هەڵچنی بەڵام خاڵێکەیە کە ناکرێت فەرامۆش بکرێت ناکرێت گوێی لێ بخێنرێت ئەویش ئەوەیە کە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەک نییە کە تەنها بە دامەزراوەیە کۆتایی بێ بەڵکو پرۆسەیەک پەیوەندی بە هاوڵاتیشی دەنگدەرەوە هەیە هەتاوەکو گەورەترین حیزبی سیاسی کێبڕچەی سیاسیە و حیزب و لایەنە سیاسیەکان بەدەسەڵاتدار و بێدەسەڵاتەوانێ هەوڵایە زۆرترین پشک بۆ خۆی بە بچڕێت کە ململانێکی تەندروستە بەڵام بە ڕێگەی شەرعی ئەوەی کە نقطەی ئەساسە گرنگە ڕای گشتی میدیا ڕێکخراوە ناوخۆیەکان ڕێکخراوە دەوڵەتەکان دەوڵەتان هەمویان تەرکیز و چاویان لەسەر پرۆسەکە بێت بۆی بتوانێت کەمترین خروقات کرێت چکە لە ڕاستی هەمووانە کاریگەریە بێت. سوپاس یارگراتان دەکەم مادومانکردن زۆر سوپاس. سوپاس بۆ جەنابی. سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.